کە ڕوومادیم بەجێهێشت بەرەو شاری مووسڵ بەڕێکەتم ڕێگای 5 ساعات و نیومە بوو ماندی و مردی و هیلاک ئەو جە بە ئاگاتم کە ئەوڕۆ کەرنەڤاڵی جەژنی نەورۆزە لە شاری ئاکرێ لە شاری ئاگر جەژنی سەری ساڵی کوردیتان پیرۆز بیت گەڕان و سوورانی ئەوڕۆی باژۆ بە شێوازێکی جیاواز لە ناو شاری ئاگر دەبیت و بەڕاستی دەمەوێ ئەوەی من دەبینم ئەنگۆش لەگەر من ببینن زیاتر دیمەنە جوان و سەرنجڕاکێشەکانی شاری ئاگر دەبینین جیاواز لە بەرنامەی کە زیاتر لە مانگەکە لە بەغدا و خواروی بەغدا بووم لە بیابان بووم ئەوڕۆ هەرچی دەیبینم ڕەنگا و ڕەنگ و ئەلوانە لە جلی کوردی لە جوانی لە ئاگر گەڕان و سوورانمان بەردەوام دەبی هەتاوەکو درنگانی شەو لە ناو شاری ئاگر. ساعات حەفتی تەواو لێرەوە مەشخەلەکان بەسەر دێخن گەنجەکان ڕێگای کەلێ 365 مەشخەلی ئاگرین بەسەر دەخن کە تەواوی ژمارەی ساڵە و ڕێگای کەلی کەون ئاگر دەڕوا لەوێندە و تیشی خرگا ئاگر دەڕوا لە دۆڵی ڕەزی میری ئاگر دەڕوا و لە گرەی تۆپە ئاگر دەڕوا تەواوی مەشخەل و ئاگرەکان 1000 بەسەرەوەی کەواتە ئاکرێ ساعات هەفت بزەبەت دەبتەوە ناوە تەواوەکەی خۆی شاری ئاگر لەگەڵمان بن ئەو دیمەنانە دیمەنی شاری ئاگرتان پیشان دەدەن. شبر شاب قورا نعدم وريدي إيلاني واسمار جانو جانو ای جانو جانو ای جانو جان 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 من ای جانو جانو ای جانو جان دنیا چاوه حبنار گله بله گله حبنار گله بله گل حبنار گله بله گله حبنار گله بصور گله کتم غزه بابت حبنار گله بله گله یکا منو یکا حبنار گله بله گله کتم رزه بابت حبنار گله بله گله كتم رزي بابت حبنات قولي بلي قولي خەتیرەکان لێرە بەڕێ دەکەون بەڕاستی گەرم و گوڕە دیمەنێکی یەکجار جوانە بەڕێ دەکەون لەگەریان بەسەر دەکەون. ربنا دلاني
چەند سەدەیەکە ئاکرێت دڵی نەورۆزە و خەڵک لە تەواوی کوردستان دێن لێرە کۆ دەبنەوە لۆ بەسەرکەوتنی شاخەکان و داگیرساندنی مەشخەل و سەما دەکەن و ئاهەنگ دەجێڕن لە پێناوشوناسی ئازادیمان. شاری ئاگری جوان و سەرنج ڕاکێش بەجی دێلم دووبارە داژۆن دەگەڕێمەوە شاری مووسڵ. لكردستاني